بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئەمڕۆ لە شاری کەرکووک کەرنەڤاڵ و مەراسیمی پشتیوانی بۆ خەڵکی غەزە ئەنجام دەدرێت. ئێمە لەم ڕێپۆرتاژەدا ڕاوبۆچوون و پشتیوانی هاوڵاتیانی کەرکووک بۆ دانیشتوانی غەزە دەخەینە ڕوو، قسەیان لەگەڵ دەکەین بزان ئەوان سەبارەت بەو جینۆساید و قەتڵ و عامەی کە لەلایەن قەواری زایۆنیە بەسەر خەڵکی غەزە دەهێنرێت ڕاو سەرنج و بۆچوون و قسەی دڵیان چی دەبێت. لەگەڵمان بن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الله يدافع عن الذين آمنوا إن الله لا يحب كل خوان كفور أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير الذين أخرجوا من ديارهم بغير حق الذين أخرجوا من ديارهم بغير حق إلا أن يقولوا ربنا الله ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا ولينصرن الله من ينصره إن الله لقوي عزيز. بەشداریکردنی هاوڵاتیان و چین و توێژەکان لەم بۆنە و مەراسیمە تایبەت بە پشتیوانی لە کەرتی غەزە تا چەند گرنگەوە تا چەند گرنگە موسڵمانان دڵیان لەگەڵ یەک بێ بۆی هیچ نەبێ ئاواستەمێکی لێ دەکرێت ئەگەر لە وڵاتێکی دیکەوە بێ پاڵپشتی لە برا موسڵمانەکەی بکە هیچ نەبێ بە دوعایەکی خێر بە خۆپیشاندانێ بە گرتبوونەوەی بە هاوکاریکردنێکی مادی بچوو. بڵێ بسم الله الرحمن الرحیم. ئەوەی کە ئەمڕۆ لە شاری کەرکووک بینن بەڕاستی کارێکی دڵخۆشکەرە و واجبێکی دینداری و مرۆڤایەتیە کە خەڵکی ئەم شارە بەرامبەر شاری غەزە بکرێ. غەزە زامی ئومەتە و پێویستە لەسەر ئومەتی ئیسلامی هەر هەمووی بە هەموو تواناکانیەوە بە قسە بێ بە کردار بێ بە پارە بێ بە هەر شێوازێک بتوانانی هاوکاری غەزە بکرێ. ئەمڕۆ دڵمان خۆشە لێرە کە لەم یاریگایە خەڵکانی کورد و عەرەب و تورکمان دەبینی. ئەوە کارێکی زۆر جوانە کە لەم شارە زۆر هەوڵ لەسەر تەفریقا درێ، بەڵام لێرە یەکبوون و با بڵێن ئەوە ئەکەوێتە بەرچاومان کە ئەم ئاینە ئاینی کۆکەرەوەی مرۆڤەکانە و ئینشاءالله سەرکەوتن هەر بۆ ئیسلامە و ئایندەش هەر بۆ ئیسلامە بێت. یعنی جینۆسایدی غەزە لەلایەن قەواری زایۆنیەوە دڵی هەموو مسلمانان ئەوەی کە بەڕاستی مسلمانە دڵی یعنی ڕائەچەڵێکی کاتێ دیمەنی جینۆسایدی غەزە ئەبینێ. پێویستە مسلمانان چۆن دڵیان یەخەن بۆ ئەوەی هیچ نەبێ ئەو جینۆسایدە ڕابگیرێ کە بەسەر خەڵکی غەزەیە ئاهێنێ. بەڵێ ئێمە بەداخەوە مێژوو ناخوێنین. ئەگەر مێژوو بخوێنین
ئەوەی کە کراوە بەرامبەر مسلمانان لە مێژووە هەر ئەوە جینۆساید بووە و کۆمەڵکوژی بووە و خەڵکوشتن بووە لە بەرامبەر مەرحەمەت و گەورەی ئیسلام بووە. ئەمڕۆ بە تاکیدی ئەوەی کە لە غەزا کرێ جینۆسایدە و کارێکی نامرۆڤانەیە و پێویستە لەسەر هەموو کەسێک کە هەستێکی ئینسانی هەبێ و جۆشخڕۆژێکی دینداری هەبێ بەرامبەر ئەم جینۆسایدە بوەسێت و بە هەموو شێوەیەک هەوڵ بە ئەو جینۆسایدە لابا و مافی خۆیانە خەڵکی فەڵەستین لەسەر خاکی خۆیان بە ئازادی بژین. پێویست نییە مسلمانان تەواویتر ڕاچەڵەکێن لە بابەتی غەزەیە ئیتر بێدەنگی بەسە بەڵێ خۆپیشاندان هەیە ناڕەزایی هەیە ئەمەی ئەمڕۆی کەرکووک نمونەیەکە ینی لەو خۆپیشاندان و ناڕەزایەتیانە پێویستە مسلمانان چۆن مامەڵە لەگەڵ دۆخی غەزە بکەن ینی بەڕاستی ئێستا لە هەموو کاتێ زیاتر غەزە پێویستی بە مسلمانانە ئێستا کاتی ئەوەی مووقف دەربڕێ ئێستا لە نان و ئاو لە خواردن زیاتر ئەوان پێویستیان بەوەیە کە مووقفیان بۆ دەربڕی بە مووقفەکانمان هەموو شعوبەکانی عالەم هەر هەمووی هەڵسنەوە دژی ئەم زوڵم و غەدر و خیانەتە یعنی من نازانم کەی کاتی ئەوە دێ کەی کاتی دێ یعنی خوێن ڕشتن نەما مناڵ کوشتن نەما ژن کوشتن نەما بەری کوشتن نەما کەی کاتی ئەوە دێ خەڵک بێتەوە هۆش کەی کاتی ئەوە دێ خەڵک هەستێ کەی کاتی ئەوە دێ ئەم شعبانە بێنەوە هۆش خۆیان و ئەم گەورانە بناسن کە گەورەی ئێمە نین کە ئەمانە بە کرێگیراوی ئیسرائیلن ئەمانە معەلەبن هەمووی ئیسرائیل لەم شوێنانە دایانی ناوە بۆ ئەم ڕۆژە بۆی هەر کاتی هەر شعبێک ویستی حڕیەت بەدەستبێنێ ویستی ئازادی بەدەستبێنێ ویستی پاڵپشتی یەک بکە بۆی یەکسەر بەگژیانە بچن و یەکسەر لە ناویان بدەن و کپیان بکەن بەڵام ئیتر وردە خەریکە کار لە کارە ترازێ خەریکە کۆتایی بەوە دێ کە خەڵکی جۆ لەوە بگرێ ئەم دەسەڵاتداراناڵن ئیتر نابێ مزاهرە بکرێ نابێ لە بێدەنگی پشتیوانی شەیە بە جۆرێک لە جۆرەکان بۆ خەواری زایۆنی یعنی ڕەخنەگرتن لە حەماس ڕەخنەگرتن لە خەڵکی غەزە هەر وەک چۆن دەسەڵاتدار دانراوە سەرۆکی وڵاتەکان دانراون لەلایەن ئیسرائیلەوە هەمومان ئەزانین و ئاشنایە لای هەمومان کۆمەڵێ خەڵک بە ناوی عالم و بە ناوی زاناوە دانراوە بۆ دژایەتیکردنی مسلمان وەک چۆن خەڵکێک دانرێ بۆی کە بکرێتە کار بەدەست بۆی بە زەبر و زۆر بە پۆستاڵ خەڵک ڕازی بکە و خەڵک قەناعەت پێ بکات لەولاوە کۆمەڵێکش مەستەکرێ سەرخۆشەکرێ بە فتوای درۆینە و بە فتوای غەیرەدینی ئامادەبوانی بەڕێز برایان و خوشکانی بە هەڵوێست ئەی ئەو برە خوشکانەی کەوا دڵتان وەکو ئاگر ئەسووتێ ئەی ئەو کەسانەی کەوا دڵتان دەروونتان لەگەڵ ئەو برا و خوشکانەیە لە غەزە سەلات و سەلامی پەروەردگار لە پێش ئێمە برژێ بەسەر ئەوان پاشان بەسەر ئێوە ئامادەبوانی بەڕێز مووقیفەکە حاڵەتەکە ڕوەزعەکە لە قسەکردن دەرچووە لە خیتابات دەرچووە لە ئیدانەکردن دەرچووە لە کۆبوونەوە دەرچووە ئەمەی لە کەرکووک ئەنجامەدرێ ئەم مەراسیم و ینی گردبوونەوە گەورەیە تایبەت بە پاڵپشتی بە خەڵکی غەزە ئازافولیمان هەنگاوێکی باشە بۆی ئەنی مسلمانانە بێت چی بکەن ئەمەی غەزە دووبارە نەبێتەوە ئەمەی غەزە ڕابیگیرێ غەزە کۆتایی بێ هەنگاو بۆ شوێنی دیکە بنرێ بەنای خی گەورە میرەبان سپاس بۆ خی گەورە ئەوەی ئەمڕۆ کە کردمان لە شاری کەرکووک هەنگاوێکی گەورە و گرنگە بەڵام لەوە گەورەتر و گرنگتر ئەوەیە ئێمە ئەم کارە بەردەوامی پێ بدەین درێژەی پێ بدەین کەمترین شت دوعاە هاوکاریکردنی داراییە ئەم مەزڵەمەتە لە هەموو شوێنێ باز بکرێ بە تایبەتی ئەمەی ملەتی کوردی زوڵمی زۆرمان لێکراوە ئێمە ئەم یادانە کە ئەدرێ بە جۆمانە وا نەزانین تەواو بووە ئەوە غەزە پێمانەڵێ زاڵم مستەمکار لە هەر شوێنێک بێت دەستی بڕا مسلمان والێ ئەکا ئێمە گرنگە کەسانێک بکەینە بەرپرس و برا گەورەی خۆمان کەوا خەمخۆری ملت بن خەمخۆری ئاین بن خەمخۆری نیشتیمان بن بۆ جارێکی تر ئاوا زوڵم مستەمە لێ نەکرێت مامۆستا لەگەڵەوەی هەنگاو هەیە بۆ ئەوەی پشتیوانی بۆ خەڵکی غەزە دەربڕە لێرە و لێرەوەش قسە هەیە وەڕەخنەگرتن هەیە لە خەڵکی غەزە لە مجاهیدانی غەزە لە حەماس بەوەی کە بۆ نمونە خەڵکیان کردووە لە قەڵغان خۆیان شاردۆتەوە شەڕێکیان کردووە نابەرامبەر بووە شەڕەکە لەگەڵ ینی قەواری زایۆنیە والله ئەو قسانە تەنها خەڵکانێکی ناخنەخۆشن لەبەرەوەی ئەو هاتۆ باسی نەتیجاکە بەڵام باسی ئەسبابەکان ناکە باسی هۆکارەکان ناکە 70 ساڵە تۆ وڵاتت داگیر کراوە خاکت داگیر کراوە زوڵم مستەم ناحەقی نەعەدالەتی خاوەنی خۆت نەبی خاوەنی شەرەفی خۆت نەبی خاوەنی کەرامەتی خۆت نەبی خاوەنی بوون و وجودی خۆت نەبی ئەمە کەی ژیانە ئەمە ژیانێکی ئاژەڵانەیە من خۆ دابەسە نیم هەر وەختێک دەوڵەت دەستی بڕوا من بێ سەرم بڕۆی فڕمداتە زیندانەوە ئەوەی لە غەزە ئەبینی لەو مجاهیدانە کەمترینیان 10 ساڵ بۆ 15 ساڵ لە زیندانە بووە
کەس و کاری هەمووی تعدای لێ کراوە خاکی داگیر کراوە دا بنشێ چەپکە گوڵی بۆ بنێرێ نەوەڵڵاهی کارێکی زۆر گەورە و پیرۆزیان کرد هەموو ملەتیان بەخەبەر هێنایەوە هەموو جیهانیان بەخەبەر هێنایەوە دینیان جارێکی تر بە حەقیقی نیشانداین عەقیدەیان پێ ناساندینەوە دۆست و دوژمنمان بۆ دەرکەوت لەمە ئەمە سونەتێکی خوایی بوو ئەبوایە 5 ساڵ 10 ساڵیکە پێش ئەم ڕووداوە ئەمە ڕووی بدایە بۆ ئەوەی ئێمە جارێکی تر بەخەبەر بینەوە ئەم ڕووداوانە جارێکی تر ژیانە خاتەوە بەر ژیانمان عەقڵمان ئەهێنێتەوە ژیان هۆشمان نەهێنێتەوە کە تۆ بەخەبەر بە هەر کەسێک وتی لا ئیلاهە ئیلا الله شەرت نییە لەگەڵ تا بێ هەر کەسێک ئاڵای برایەتی بەرزەوە کرد و ئاڵای مرۆڤ دۆسی و ئینسانی دروست بەرزەوەکە ڕاست نییە ڕاست بکە چونکە بۆ مەسلحەت و بەرژەوەندی خۆی بەرزی کردوێتەوە هەر کاتێ لێ خەومای خاتە ژێرپێی ئەمانە هەمووی سوپاس بۆ خوا ئەو تۆفانی ئەقسایە بەڕاستی تۆفانیە بۆ هەموو ئەو درۆ دەرسانی ڕاماڵی حەقیقەتەکانی بۆ دەرخستین کە ئێمە ڕەنگە بە 10 ساڵی کەش ئەو حەقیقەتەی کە ئێستا بمان دەرکەوتووە نەمانزانەیە بمان دەرنەکەوتایە پێویستە مسلمانان چی بکەن لە ئێستا بەدواوە مسلمانان چۆن دڵیان بەیەکەوە ینی ببەستن بۆ ئەوەی ینی هیچ نەبێ لەگەڵ معاناتی خەڵکی غەزەیە بێ وەڵا هەر ئەم کۆڕ و کۆبوونەوەی ئەمڕۆ کابینی لە شاری کەرکووک تەحەدا ئەکەین هیچ دەسەڵاتدارێک هیچ حیزبولایەنێکی سیاسی بتوانێت ئاوها هەموو چین و تۆژەکان کۆ بکاتەوە بتوانێت هەموو لایەنێک بێنێتە ئێرە بەلایەن و بێلایەنەوە بە کورد و عەرەب و تورکمانەوە بە موسڵمان و ناموسڵمانەوە کۆی بکاتەوە هەر ئەمە بۆ خۆی ئینتڵاقەیە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکە لەو دەستکەوتانەی کە غەزە پێی بەخشیوین ئەمە شارێکی بچووکە ئەی سەیری جیهانکە ئەو هەموو خۆپیشاندانانە ئەو هەموو خاوەن موەزەف کە کارانە کە دێن خۆپیشاندانەکەن ئەڵە فەسڵ دەکەم ئەڵە فەسڵم کە ئەڵێ دەردەکەم ئەڵێ دەرم کە ئەمە بۆ خۆی گەورەترین وانەیە ئێمە ئەبێ لێرەوە دەست پێ بکەین لێرەوە جارێکی تر بناغی ژیان دەست پێ بکەینەوە مامۆستا ئەمڕۆ لە شاری کەرکووکەوە دیارە ئێوە هەمووەکو مسلمانان هەموەکو لیژنەی سەرپەرشتیاریش لێرە مەراسیم و گربوونەوە بۆ پاڵپشتی ئەهلی غەزە بەڕێوە بچێ بەڕێوە برێ ینی ئێوە چۆن هەستان کرد بۆ بەرپرسیارەتیە ئەم هەنگاوە بنیان لەگەڵ مامۆسایانی ئاینی کە کورد و عەرەب و تورکمان و هەموو پێکاتەکان لە مەراسیمەی ئەمڕۆ بەشدارە بن بەڵێ وەکو هەستێکی بەرپرسیارەتی مسلمانانە و لەژێر ڕۆشنایی ئەو فەرمایشتانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەفەرمێ المسلم للمسلم كالبنيان المرصوص فئێمە مامۆستایان و چالاکوانان و هەموو ئەو چین و توێژانی ترکە هەیە لە کەرکووک هەستان بە ڕێخستنی چەند بۆنەیەکیشی چەند ئەمەیانە کە ئەمە دووەمیانە با بڵێن بەڕاستی لەبەرەوەی کە لە جیهانی ئێستادا زوڵم و زۆرێکی بە ئاشکرا بە بەرچاو خەڵکەوە بە بەرچاو ئیعلامەوە بە بەرچاو دنیاوە ئەوەی کە لە دەستی ئێمە دێ هەر هیچ نەبێ هیچ نەبێ حوجەتەن ئیلەڵڵا هەندێشت ئەتوانین بکەین کە بریتە لەم جۆرە مناسەبانە بریتە لە ڕووی داراییەوە لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی ئیعلامیەوە لە ڕووی ئەو گردمۆنانەی کە ئێستا ئەکرێ پێمان باش و بەڕاستی و ئەوەی کە جێی دڵخۆشیە لە کەرکووک ئەم بۆ نەو مناسەبەیە هەموو نەتەوەکانی لە کەرکووک کۆ کردوێتەوە بەڕاستی بەبێ جیاوازی ئەگەر پێشتر هەندێک جیاوازی خلافی لە ڕووی شەرعی لە ڕووی نەتەوایەتیە بواە بەڕاستی ئەم پرسە ئەگەر ئەبینی یعنی زۆر بە جوانی هەمووی کۆ کردوێتەوە ئەوە بەڕاستی جێی دڵخۆشیە جێی دەستخۆشیە تاید و قەتڵامی بەسەر خەڵکی غەزانی بەناوی خوای گەورە ئێمە دیارە وەک مسلمانانی شاری کەرکووک پشتگیری خۆمان دەرە بڕین بۆ برایانمان لە غەزە ئەو قەتڵ و عامەش ئەگرێ بەڕاستی ئەمە ئەوەی دەرخستکەوە مافی مرۆڤ و ئەوانەی کە ئیدعایەکەن وەکو جوولەکە و ئەمریکا کە ئیدعایەکەن کەوانە مافی مرۆڤ پارێزن بەڕاستی درۆیان کرد لەگەڵ ئەو هەموو دروشمەیکەوە هەڵیان گرت بوو تەنها بۆ پاراستنی خۆیانە ئەگینا لەگەڵ مسلمانانە هەر کاتێ بکەونە جەنگ ئاوا ئەیانێ قەتڵ و عامیان بکەن و ئەوە خۆشمان بینیمان بە چاوی سەر و هەموو خەڵکی ئەبینێ لە عالەمە ئەبینێکەوە قەتڵ و عامێکی بێحەد ئەکرێت هەچی مسلمانانەیە بەڕاستی بە ناڕەوا هەمویان ئەکوژرێن و لەناو ئەبرێن پەیامی مسلمانان دەبێت چی بێ ئەوە وتمانەوان بەزەیان بە مسلمانان نایەتەوە لە بەرامبەر مسلمانان پەیامیان چی بێ بۆ خەڵکی غەزە بەڵێ پەیامی مسلمانان ئەوەیە کاوە ئەگەر تو هەر توانایەکیان هەبێ بە وشەیەکش بێ ئەبێ پشتگیری لە مسلمانان بکەن ئیدانەی ئەو قەتڵ و عامە بکەن بەڕاستی وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ مەثل المؤمنین فی تەوادیهم وتەراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منهم عضو تداعى له الجسد بالساهر والحمى
بەڕاستی وەکەوە ئێمە مسلمانان هەموو یەک لاشە بین ئەگەر بێت و پەنجەیەکمان دەستێکمان ئازارێکمان هەبێ بەڕاستی بێ ئازارمان پێ بگە ئێمە شۆکو مسلمانان کە لێرە لەم شارەدا تەنها ئەوانەمان لە دەست دێ ئەتوانین دەنگمان هەڵبڕین بۆ عالم بڵێن ئەو کوشتارە ڕابگرن ئەوان و جینۆسایدیکەوە بۆ گیان مسلمانان لە عالەمە هەیە بەڕاستی ڕابگیرێ و هەروەها داوا لە مسلمانانی جیهانی شەکەین لە هەر کوێیەکی دنیا هەن دەنگی خۆیان هەڵبڕن بە ئەگەر بە پشگیریەک بێ بە دەنگێک بێ بە دوعایەک بێ بەڕاستی پشگیری بۆ مسلمانانی غەزە زۆر پێویستە کەوا بچووکترین ئەرکە کەوا ئێستا ئێمە دەریە بڕین بەڕاستی بەڵام ئەگەر بێت و هێز و قووەتێکشە بووە ئەو کاتە مسلمانان بەڕاستی بەرامبەر ئەم دوژمنە سەرسەختەی مسلمانانی بگرتا ئەو کاتە زۆر باشتر بوو لە عالەمە کاتی ئەوە هاتووە وەختی ئەوە هاتووە ئەم خیتابانە ئەم گردبوونەوانە بکرێ بە عەمەلی بڕژێ بەسەر زایۆنی و یاری دەدەرەکانیانە لەبەرەوەی ئەو زوڵم و ستەمەی کەوا لەو برا و خوشکانە ئەکرێ هەموو حەدەکانی تێپەڕانووە هەموو خەتەکانی تێپەڕاندووە ئینسانیەتیان تیا نەماوە مرۆڤایەتیان تیا نەماوە ڕەحم و بەزەییان تیا نەماوە سوورەتی تەوبە ناوێکی تری هەیە سوورەت الفاضحە پێی ئەوترێت سوورەتی ئاشکراکرد لەبەر ئەوەی لەو سوورەتەیە منافقەکان ئاشکرا کران بۆیە غەزە لەمە دوا ئەبێ ناوی بنێن غەزەت الفاضحە لەبەر ئەوەی قیناعی لە دەم و چاوی زۆر کەس داکەن جلوبەرگی درۆینەی زۆر کەسی دڕان حەقیقەتی زۆر کەسمان بۆ دەرکەوت لەسەروی هەمویانەوە ئەو منەزەماتانە ئەو بەیاننامە و مؤتەمەراتانە کە دەرئەکرا کە باسەکرا بە هەموو ناوەکانیەوە کوانێ منەزەمەی مناڵپارێز کوانێ ئەو منەزەمەی کەوا دەیان و سەدان میلیارد دۆلاریان سەرفە کرد بۆ منداڵپارێز ئەی ئەو مناڵانەی غەزە نابینن ئەو مناڵە بێسەرە نابینن ئەو مناڵەی کەوا قوتیە شیرەکەی پێیە و هیچی تیانیە نایبینن ئەی ئەو مناڵە لە باوشی دایکیدایە باوکیدایە پارچە بێ نایبینن ئەو منەزەماتانەی کەوا باسی مافی مرۆڤەکەن لەو پەڕی دنیاوە غەیرە موسڵمانێک لوتی لە خوێن بێ دنیا و قیامەت هەڵ ئەسێنن ئەی ئەو مرۆڤانەی غەزە نابینن نایان بینن ئەوانە نابینن بۆیە بەڵێ غەزەت الفاضحە ئەوانی بۆمان ئاشکرا کرد ئومەمی منتەحیرە مەجلیسی لا ئەمن غوممەی عەرەبی ئەمە هەمووی درۆیەک بوو خەڵکیان پێ هەڵە خەڵەتان مرۆڤەکانیان پێ هەڵە خەڵەتان کات و ساتی ئەوە هاتووە حەدێ بۆ ئەو درۆیانەشدا بندرێت. نحن نشكر هذه المبادرة اللي الآن مقامة في محافظة كركوك. الحمد لله يعني كركوك دائما سباقة، عندها عدة فعاليات لنصرة غزة. احنا لازم كنا نتكاتف ونفكر انه هذه القضية قضيتنا احنا اولا، يعني هو مو موضوع طارئ وحيخلص، لا احنا لازم القضية تخلص بتحرير المسجد الأقصى. يعني الموضوع مو فقط حرب غزة، انما قضية فلسطين كلها، المسجد الأقصى كله، لأن هي الحرب اصلا قامت من اجل التحرير، خطوة من اجل التحرير، فاحنا لازم نكون كنا ايد واحدة، كنا نشجع الشباب انه تكون القضية هاي كلهم قضية يكون عندهم هدف نبيل لتحرير مسجد الأقصى، وأيضا نركز على الأطفال الصغار منذ صغرهم أن يتعلمون أنه مسجدهم هو المسجد الأقصى مسجد المسلمين جميعا، والقضية قضية المسلمين جميعا. وقضية أقصى مو قضية يعني قومية أو طائفية، مو؟ لا أبدا ما تعتمد بالقوميات، إنما هي قضية المسلمين جميعا، والآن هي صارت أصلا قضية إنسانية، العالم كله دا ينصر أهل فلسطين، فإحنا مو أقل من عندهم، إحنا أولى من عندهم. ليش؟ إنه هو أصلا مسجدنا، مو صحيح؟ فإحنا لا أولى بالدفاع عنه. پێویستە چی بکرێ و مسلمانان چی بکەن تاکو بتوانن هەم پشتیوانی لە ئەهلی غەزە بکەن، هەم ئەم جینۆسایدە لەسەر غەزە لا ببرێ.
هەرچەندە ئەمە تا بڵێن شەرمەزاریە بۆ وڵاتانی ئیسلامی کە زۆر بێ هەڵوەستن بەرامبەر ئەم جینۆسایدە و ئەم زوڵمەی بەرامبەر خەڵکی غەزە ئەکرا وەڵام ئێمە هەر چۆنێک بێت ئەگەر ناتوانین بڕۆین بۆ ئەوێ بە جیهاد یاخود بە شەهیدبوونیش جیهاد بکەین ئاتوانین لێرەوە هاوخەمی خۆمانیان بۆ دەربڕین بە هەر جۆرێک بێ بە قسەکانمان بێبین ئەو خۆ پیشاندان بکەین هاوخەمیان بکەین ئەمە هەر بە جیهاد حیسابە بۆیان. باشە مسلمانان پێویستە چی بکەن بۆی هەم دەست و دڵیان یەک بێت تاکو و بتوانن ئەوەی کە باس کران نەگەیتەوێ و خەبات و جیاد و تێکۆشان نەکەی لەوێ لێرەوە بە هاوکاریەک ینی بە پاڵپشتی یەکتری. ئێمە کە هاودینی یەکین پێویستە بیسەلمێنین بۆ وڵاتانی تر بۆ وڵاتە ئینگلیزەکان بەتابێت یاخود بۆ نەتەوەی گرتوەکان بیسەلمێنین کە هیچ شتێک ئێمەی موسڵمان لە یەکتری جیا ناکاتەوە با ئێمە ئەوان ڕێگریمان لێ بکەن ناتوانین بڕۆینە ئەوێ بە لەگەڵ یانە هاوخەمیان بین و لەوێ جیهاد بکەین بەڵام ئێمە موسڵمان بوونی خۆمان لێرە ئەسەلمێنین هیچ کەسێک ناتوانێت ئێمە ڕاگرێت لەوەی کە هاوکاریان بکەین و لێرە لەگەڵیان بین. بۆ هاتوونەتەوەەوە هەست و شعورتان چۆنە سەبارەت بەو دۆخەی کە لە غەزا گوزەریە؟ وەڵڵی هەستمان چۆنە دڵمان پڕخەمە و پڕگریانە بۆیان و ئیتر ئەمە زوڵمێکی زۆرە لەم بسڵمانە کرێ و ئیتر خوای گەورە ئینتقام بسێنێ لێیان ئینشاءڵڵا ئینشاءڵڵا هەر بسڵمان سەرەکە ئینشاءڵڵا پشت بەخوا. تۆ کاتێک سەیری مەشهەدەکانی ناو غەزاکەی ینی هەست بە چیەکەی لە کاتێکا تۆ مناڵت هەیە کوڕت هەیە کچتەیە؟ هەست زۆر 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 یعنی ئەگەر پێم بکرێت ئەڕۆم چەکەڵەگرم بەرامبەر دشمنە بوەستم لەبەرەوەی مناڵی بسڵمانە مناڵی فەقیرە یعنی بۆ زوڵم لە بسڵمان بکرێ بۆ لەبەرچی باشابێت چی بکەین بۆ هۆی ئەم زوڵمە لەسەرمان لا بچێ؟ وەڵا ئیشاءڵڵا دەست لەناو دەستێک ئیشاءڵڵا ئەیان ڕوخێنین ئیشاءڵڵا خوا لەگەڵمانە پشت بەخوا ئیشاءڵڵا. بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە هەمومان هاتووینە بە ئەم یعنی لەم شوێنە یعنی کۆبووینەوە بین زۆر غەمبارین ئەو شتەی وا ئەیبینین لە غەزە زۆر دڵ تەنگە بێتن یعنی هەست سێر ئەو مناڵان ناکەین ئەو اختیاران ناکەین ئەو هەموو بە تەمەنە یعنی ئەم هەموو ماڵە ڕووخاوە یعنی خوا یارمەتیاندا ئینشاءڵڵا خوا نەجاتیانەداتن لەم مەینەتەوە خوا فەرەجیاندا ئینشاءڵڵا. ئەی موسڵمانان خۆیان لەناو خۆیانە ئەبێت چی بکەن بۆی ئەوە نەیەڵن؟ زۆر زەرورە موسڵمانان هەموو یەکتری بگرن هەمووی ئیتر چی بڵێ ئەوەی تۆ ئەو مەشهەدانە ئەبینی لە تەلەڤیزۆن لە موبایل لە سۆشیال میدیا تا چەند دڵت غەمبارە بێت تا چەند بێتاقەتیانە زۆر یعنی هیچ وشەیەک نییە کە بۆ چی کاتەوە ئەو شتە هیچ هەلێکی نییە تر تەوەکل بەخوا لە ئەخیرە شەڵێن حەسبنا دایم تۆ بەردەوام دوعاکەی بۆ ئەوان؟ بەئەکید بەتەکیدی چۆن دوعا ناکەین ئێمەی موسڵمان ئێمە هەمووی حافظی قورئانین حاملی قورئانین ئەی لە بەردەم خوا بەرپرسە بین ئەیدی پێت وایە بەرپرسی ئێمەش لێرەوە؟ ئەی چۆن هەموو موسڵمانێ بەرپرسە ئەگەر تۆ بە پەرداغی ئاو بگەیت ئەو ئینسانە لە لای خوا گەیشتووە وانێڵە دوای ئێستەمە ئەم ڕاوەستنەمان چییە نوێژی بە جەماعەت هەمووی ئەلێ الکەلیمە الطەیبە سەدەقە کەلیمە الطەیبە سەدەقە ئەوەیە دەستخۆش کۆتاییش دەڵێن حەسبونا الله ونعم الوەکیل. بابەتی پاڵپشتی بۆ ئەهلی غەزە یا پشتیوانی ئەهلی غەزە یا گردبوونەوە بۆ خەڵکی غەزە تا چەند باشە تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە؟ والله ئێمە هاتین مناسەی ئەهلی غەزە بکەین لێرەوە یعنی وەزعەکە زۆر شڕە لەوێ ئێمەش نابێ ئەمە یعنی هەروە دانشین وسکت بین نیدائی مقاومە لە ساڵێکە نەوەستاوە ئەبێ من ڕەدی نیدائی مقاومە بکەین فحەزمان کرد يعني موقفك بي ولو يعني لا يضاهي ما يقدمونه أهل غزة بس إن شاء الله حسابك لي موقفي بيرانبري إخوة إن شاء الله. نداء مقاومة بشكي جهادة بشكي قربونو مظاهراته إما يعني مسلمانان أوانيا لدروي غزن أتوانن چی بکەن تەنها مظاهرات و گربوونەوە یا شتی تر ئەتوانن؟ خوای گەورە يعني عفوا الرسول صلى الله عليه وسلم كل على ثغره مقاوم يعني خوای گەورە زانێ ئێمە دەرەوەی غەزەی ناتوانین بڕۆین دەسەڵاتمان نییە بڕۆین بەس ئێمە ئەدوارمان زۆرە دوعا مقاطعة ئەمە وەقفاتانە نابێ وسکت بین چکە خوای گەورە چیاڵێ وما النصر إلا من عند الله أما التحرك لا ئێمەوە هەموومان ئەبێ ئەمە ئەسبابە ئێمە تحركەکەین نصر خوای لە خوای گەورەوە دێنا لە مقاومە لە عەرزی غەزە ولا لە خارجی غەزە فئێمە هەموومان تحركەکەین إلا أن خوای گەورە يأذن ويقول كن فيكون كن فيكون في الله خوای گەورە.
باسی ناکۆکی جیاوازی مسلمانانە کرێت تەفرەقەی ناو مسلمان پێویستە تا چەند مسلمانان دڵیان یەک بێت تا بتوانن ئەوەی لە غەزە گوزەری ڕابگیرە جارێکی تر ئەوەی غەزە دووبارە نەبێتەوە. والله يعني بالفعل تفرقة زور بوا أبي نبذي قوميات بكي نبذي طائفيات بكي ما حموما يكين حموما لا إله إلا الله علين سيرتان كل غزة شيبو أو غزيان نمونية يمكن لحمو لاطة به هل إما جاهزين بأوشتانا ئێمە جاهزنی بەوشتان ئەبێ یەک دەستبین وی لە خوای گەورە ئیستیبدال مانەکاتەوە. مامۆستا سڵاوت لێ بێ بابەتی پاڵپشتی و پشتیوانی لە خەڵکی غەزە لە کەرکووکەوە هەل نە لە کەرکووکەوە لە هەموو جیهانەوە دەستی پێکردەوە و مسلمانان ئەگەر بە دەم داواکاری جیهاد و تێکۆشانشەوە نەچوو بێتن بە کردەوە ئەمە بە جیهاد و تێکۆشان ئەزانن لە پێناو خوا و لە پێناو پاشان ئەهلی غەزە ئەمە تا چەند گرنگە. بەڵێ سەڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێوە و لە هەموو بینەران و لە هەموو ئەو تەجەموعی کە لێرە کۆبووەتەوە دیارە ئێمە هەروەک لە پێشتریش ڕامانگەیان ئەمە شتێکە بەڕاستی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەضعف الئیمان لاوازترین و نقطەی ئیمانە کە ئینسانەگە هەر بتوانێت بەدەم یاخۆت لە دڵ تەییدی براکانی بکە و تەییدی مسلمانان بکە تەییدی هەموو مەزلومان بکە لە دنیاە. ئێمەش لێرە دیارە مامۆستای بەڕێز و خۆشەویست کە هاتوین کۆبووینەتەوە دیارە ئێمە وەکو لقی زانایانی کەرکووکی کۆمەڵی دادگەری و هەموو ڕێکخراوەکانی تر لە لقی زانایان هەروها لە بەخشین و هەموو مسلمانان هەموو تون و توێژەکان خوشکان و برایان هاتوینە لێرە کۆبووینەتەوە بەڕاستی ئەمانەوێ بەدڵ و بە زمان و بەدەست و بە هەر شتێکە لە دەستمانە بێ تەییدی برایانمان بکەین لە غەزە و لە فەڵەستین و لە هەموو لە هەر شوێنێکە بە بچووکترین شتیش داوانیرێ لە بەڵێ حتمما ئەمە ئەضعف الئیمانە وەک لە سەرتاوە باسمان کرد ئەگەر خوای پەروەردگار دەرفەتمان بدا ئێمە هاتوین لێرە ئامادەی خۆمان دەرەبڕین ئینشاءڵڵا و پشتیوانی برایانمان دەکەین لە هەموو جیهانیان و بەتایبەتی لە غەزە و بە ڕوحمان بە گیانمان بە دڵمان بە دەممان بەدەست و بە زمان و بەکردەوە ئینشاءڵڵا پشتگیری برایانمانەکەین ئەوەی لە دەستمانە بێ بە ئیزن و مەشیئەتی خوای پەروەردگار لە ڕووی داراییەوە لە ڕووی هەر شتێک کە پێویستکە بۆ برایانمان ئینشاءڵڵا درێغی ناکەین و کەم تەرخەمی ناکەین و لێرە ئەحد و پەیمان بۆ خوا پاشان بۆ پێغەمبەرەکەی تازاکەینەوە کە هەمیشە لە خزمەت دینەکەی بین لە خزمەت پێغەمبەرەکەی بین لە خزمەت مسلمانان بین ئینشاء الله تعالی.